عليكم السلام ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. لدرس دوم لعلوم قرآن إن شاء الله دين سربابتي جمع القرآن. جمع القرآن دتوعين برين وحفظه باراستنو كوكردنوي قرآن. طبعا خواهي قورا لقرآن بيروس بخوي كفالتي باراستني قرآن كردي وفرمويتي إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. لكتاب كاني في شيب بوشيوي نبوة وهي قورا لباري التوراة دفرمي إنا أنزلنا التوراة فيها هدى ونور يحكم بها النبيون الذين أسلموا لله والربانيون بما استحفظوا من كتاب الله. فرمي أو توراة من كذاب زانبو هدا ونوري تدابو بيغمبران عليهم الصلاة والسلام إيشيان بيذكر واروها بيا وآين يكانيان بما استحفظوا من كتاب الله بوي كديان باراس لكتاب خوي. يعني مثلا بوي كواب خوي لكتاب خداي وريان دقرتو ديان باراست. بلام حفظ قرآنه حفظك خوي قوري بخوي كفالة كردية كدشرين كفالة كردية معنى ونيا بخوي بم إعجازك يان بشتشي لآسماني وإلا أو كتابي أو هالي كردية مثلا دستي لو بعد دستي أو دبي أو أمتي موفق كردية كوا إيشيان لسر أوي كردية أو كتابي بباريزن أجر أويش ناي باريزي يكشي ديك أخوي قوري دين تزي كبي باريزيتن أجا باراستني قرآنه كو كرايتوا كاتە کە دابەزێنرایە خوای گەورە دای بەزاندیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆی کردیتەوە کو دای بەزاندیە کو نووسرایتەوە ئەمە لێرە ئینشاءالله لەو دەرسەی بە درێژی باسی دەکەین بەگشتی جەمعی قورئان سێ مەرحەلەی سەرەکی هەیە سێ مەرحەلەی سەرەکی مەرحەلەی یەکەمیان مەرحەلەی ژیانی پێغەمبەریە صلی الله عليه وسلم مەرحەلەی دووەمیان مەرحەلەی ئیمامی ئەبوو بەکرە ڕەزای خوای لێبی مرحلة سيميان مرحلة زمني إمام عثمان رضا ورحمة إخوان لبي كاتا أو سي سردمة سرچية لبو جمع قرآن هي كهر لي يكتيان بزورك لزورك عن بو جمع قرآن بين سر مرحلة يكم لسردمي بيغمبر صلى الله عليه وسلم كو كراية جمع قرآن وكو باريز راية لسردمي بيغمبر صلى الله عليه وسلم يجدبي تدوبش باشا چي بلبر كردن بحفظ كردن باشا چي بنوسينوا كاتا دتاين بري جمع قرآن للصدور للسطور لا سينغكان ولا ديركان هاردو چي لزماني پیغمبر صلى الله عليه وسلم كريا بلان بتايبتي تس زياتر بوا اهتمامي يكم با صدور بوا بلبر كردن بوا لبروي دزانين كا نيمتا دورگاي عربي
ئەو سەردەمی زیاتر ئەهلی چ بووینە ئەهلی لەبەرکردن بووینە حفظ بووینە شعر و چیرۆک و شتیان دەجێڕاوە زیاتر لە حیفظی خۆیان لەبەرەوەی ئومەتێک چی ئومی بووە یعنی چ ئومەتی ئومی یعنی کەسێک نرێتن کە ئومەتی ئومیە یعنی کەسیان لە ناو دەبووە خوێندەواری نەبووە نا یعنی زۆرینەی نەخوێندەوار بووە ئەگەر ئێستا مەسەڵەن برێ وڵاتێک ئەو وڵاتەی نەخوێندەوارە ئەگەر 100 نەخوێندەواربی 80 نەخوێندەواربی پێی دەگوترێ وڵاتەی نەخوێندەوار حکمی غالبیە یعنی حکم لەسەر غالب دەدرێت 120 هێشتا هەر هەبووینەکەوە خوێندەواریەکیان زانیە و نووسینەکیان زانیە بەڵام ئێستا ئەگەر لە چاو مەسەلەن ئەو وەختەی جەزیرەی عەرەبی لە چاو شام تەماشا بکەین دەبینی لەبەرەوەی لە شام ڕۆمەکان حکومیان کردیە ئەوان ئومەتی نووسین بووینە یان مەسەلەن مەسیحیەکان پێشتر هەتا موسا عەلەیهی سەلام زیاتر بە نووسین بووە بە لەبەرکردن نەبووە هەتا خوای گەورە کە لە قورئان دەفەرمی موسا عەلەیهی سەلام دەفەرمی لەوحمان پێدا یعنی ئێستا کو پێغەمبەر صلی الله علیه و سلم بە حیفظ درایە ئەو بە تەلەقی دەیگوتەوە موسا عەلەیهی سەلام بە لەوح خوای گەورە دایەتی هەر بەخۆی دەزانی کە کووە یعنی یەکسەر خوای گەورە یان مەلایکە لۆی خوێندیتەوە ئەو نووسیتی لە دەستی بووە کە گەڕاوە لەو بەنی ئیسرائیل کەوا کە خەبەرەکەیان دایە گوتیان ئەو گۆلکەیان پەرستیە بە عاردی دادا و لە دەستی کەتە خوارێ لە تووڕەیان وانە لە ئەوەی کەواتە وأخذ الألواح وألقى الألواح وأخذ برأس أخيه يجره إليه كواتا خواهي قولي لقرآن باز دكاتن كوا تورات نوسرايتو لبر هندي أوان شارستانيتي مثلا أو وقت فارس هو وروم هو كزور زال وينا لناو سنتري شارستانيتي ويندر خوێندەواری زۆر بووە بەڵام کاتێکەوە ئەو وەختی تەماشای جەزیرەت عەرەبی دەکرد بەنسبەتەوەن خوێندەواری کەم بووە بەڵام حیفزیان بەقووت بووە دائیمەن ئەهلی دەشت و ئەهلی سەحرا و ئەوانە زیاتر ئیهتیمام بە حیفز و بە گۆتنەوەی شعری دەدەن و گۆتنەوەی حەقایەت و ئەوانە دەدەن و پێشە خۆشمان مەسەن ئەگەر تەماشا بکەین 100 سال 200 ساڵی کوردەواریش ئەوها بووە زیاتر خەڵکی گوندەکان هەر یەکەی شتێکی زۆری لەبەر بووە حکایەتی لەبەر بووە لاوچی لەبەر بووە ئەو شتانیان هەبووە حەیران و شتیان لەبەر بووە دوور و درێژ چەند بیت جار و چەند سەد بیت هەمویان گوتی بەڵێ ئەوجە لە پاشان هاتینە نووسیتیانەوە کەواتە ئەوەش خوای گەورە کە ناردیتی لەو سەردەمی ئەوان حیفظیان بە قووەت بووە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەخۆی و بە سەحابەکانی ئەو پەڕی گرنگیان پێدایە ڕۆژانە خەریک بووینە لەوەی ئەو قورئانەی بخینەوە و لە نوێژەکان و لە هەموو کاتەکان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر وەکو شەخصی خۆی باسی بکەیت دەرێکانە نەبی کەریم ئەعظەم العالەمی حفظا لقورئان بەخۆی حفظی لە هەموو خەڵکی باشتر بووە بەخۆی لە هەر هەموو خەڵکی حفظی باشتر بووە وكان يتلو هذا القرآن عن ظهر قرب لا يفتر لا سيما في الليل بخوشي بلبري همود ميديخين دوا ببي أوي ماندي ببي لا يفتر يعني ببي ماندي بون ببي وتسان بتايبتي للشوي بيوم صلى الله عليه وسلم بخوي حرشوانا همو شيء شوني يجي ذكر حتى وايلي هاد بوكا بيكاني أستور دو عائشة بيد فرميتن أي بيوم صلى الله عليه وسلم تلو هند خود أزيد دي لكاتك غفر لك ما تقدم من ذنبك وما تأخر گوناحی پێشی و پاشت خوای گەورە لێی خۆش بووە تلو هەندە خۆت ئەزیە دەدە ئەویش دەرێ جواب دەدات و چ دەفەرمی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخۆی بەو شێوەیە لەگەڵ قورئانێ بووە هەموو شەوێ خوێندیتیوە هەتا وەکو مەسەڵەن لە حەدیثمان هەیە هەیە بەقەرە و ئالی عیمران و نیسا و شەو هەیە هەتا باسی کردیە کە سووەرە طیوالەکان چەند سوورەتێک لە سوورەتەکانی خوێندیە و هەروەها خوای گەورەش بەخۆی کەفالەتی کرد کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەرەتای دابەزینی وحی پەلەی دەکرد لە گوتنەوەی قورئانی لە دوو جوبریلی خوای گەورە فەرمووی لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه علينا فمن واجب لسلمك أتو أو قرآني وردقري وتيدقي فإذا قرأناه فاتبع قرآنه كاتك أمخين مانو ما بس جبريل أو جل باشخين نووي يعني مثلا جبريل هاتيتن آيات لبو بيغمبر صلى الله عليه وسلم دخيني توا همو آيات كاني لبو دخين دوا كاتك تواو دبو بيغمبر صلى الله عليه وسلم همو آيات كاني دقوتو وكو خوي فإذا قرأناه فاتبع قرآنه
طبعا ليك زاري هي لحديثة شيء أو مشينا بيتا بيش ساوتان ومستشرقة كانوا أواني دژی دینینە ئەو شتیان وروژاندیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە یەکێک لە نوێژەکان ئاەتەکی یان مجموعە ئاەتەکی لەبیر چووە ئەوزە فەرموویەتی ئینەما ئەنە بەشەر ئەنسا کەما تەنسەون ئەمنیش بەشەرم لەبیر دەکەم هەروەکۆم بۆ لەبیر دەکەم ئەوە هیچ پێچەوانە نییە لەگەرەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە باشترین شێوە ئەو قورئانی لەبەر بووە لەبەرەوەی ئەتوو باشترین جێ لە قورئانێ مەسەلەن چ لەبەرتە سوورەتی فاتحە دەکرێ لە هەموو ژیانت جارێکی ناکرێ وەختێکی ئەوەندە سەرت بێشی یان ئەوەندە لە ناو مشکیلێکی بێ ئەوەندە ئەوەی بی زمانە دەیە بخینیتەوە لۆت نایەتن ئەوەندە مێشکت مەشغوڵە کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە یەک حالەتی لە ژیانی ئەوەی بەسەر هاتیە معنایەوە نییە کەوە قورئانی لەبیر چوویتەوە وەکو قورئان لەبیر چوونەوە لەو وەختی لە نوێژێ ئەو ئاەتەی لۆ نەهاتیە ئەوەندە بووە بەس سەحابەکان یعنی لۆیان ڕاست کردیتەوە یان پێیان گوتیە کە ئەو شتت لۆ نەهاتێ بەس ئەوەندە بووە کە ئەگەر نا پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو لەبیر چوونەوەی گشتی لەگەر لە بیرچوونەوەی ئانی کاتی جودایە ئەتو باشترین شتیش کە لە برت بیتن لۆت هەیە وەختەشی ترسەکی وەت لەسەر بیتن دەرێ وەڵای یەک شتم لەبیر نەمانە لەو حاڵەتەی یەک لە عولەمایەکان باسی ئەوەی خۆی دەکاتن وەزعەتی خۆی دەرێ نازم سوارێک بە دووی دەکەویتن ئەوەندە دەترسێتن دەرێ لە هەموو قورئانی فاتحەشم لێ تێکچوو بوو إلا ئەوە نەبی ئەممەن یوجیب المضطر إذا دعا سبحان الله خوای گەورە ئەو ئاەتەی بەسەر زاری داهینە حەزت دوای خوای گەورە نەجاتی دەدا وەستەکە سیایسان حاڵەتی وای بەسەر دێتن کە ئانیەن لەو کاتەی ئەو ئاەتەی لە بۆ نایەتن ئەوە بووە مەسەلەکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەمنیش بەشەرەکەم وچیم گۆ ئەو شتم بەسەر هاتە لەو کاتەی و جوبریلیش وەکو باسمان کرد ساڵانە ئەو دەورەی کەوا چەند دابەزی بوو لەگەر هەتا ئەو کاتی هەتا ئەو ساڵی مەسەن چەند قورئان دابەزی بوو لەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیخیندەوە معارەضەی دەکرد معارەضە یعنی چ ئەوە زۆر بە پێ دەێ عەرض یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیخیند جوبریل جێی دەدایە ئەگەر جێیەک هیچ ئەوەی هەبە پێی دەگۆ ئەو جێ ئەو هەیە ئەو جێ ئەو هانیە وەکو چاودێر وەکو مامۆستا کە مستەمیع جێ لە قوتابیەکەی دەگریتن ئەو جە هەتا لە بۆ مەسەلەی قیرائاتیش کەمە لە دەرسی باسی بێ ئینشاءالله باسی قیرائات دەکەین جوبریل عليه السلام مەسەن کە ساڵانە قیرائاتێک ئەگەر نوێ بە یان نەسخ هەبە ئەو ساڵانە پێی دەگۆ لۆیە دوایە ئێستاش باز دەکەین کە لێژنە دادەندرێتن لە بۆ پێداچوونەوەی قورئان زەیدی کوڕی ثابت دادەنێن لەبەرەوەی ئەو لە هەمووان باشتر شارەزای ئاخیر مراجعەی پێغەمبەری بوو صلی الله علیه و سلم قورئانەکەی زۆر نوێ بوو لە ساڵەکانی ئاخیری بوو و لە هەمووان حفظی باشتر بوو ئەو حەدیثەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وصف ابن عباس وصفي دكاد فرمي كان النبي صلى الله عليه وسلم أجود الناس بالخير وأجود ما يكون في شهر رمضان لهمو كس بخشندتر بو ولهمو كاتيج بخشندتر لكات ممانج رمضان لأن جبريل كان يلقاه في كل ليلة في شهر رمضان حتى ينسلخ همو شبه حتى رمضان درويز جبريل دهات لاي يعرض عليه رسول الله صلى الله عليه وسلم القرآن في صلى الله عليه وسلم قرآني لابو جبريلي عرض ذكر دايخين دوا فإذا لقيه جبريل كان أجود بالخير من الريح المرسلة كاتت جبريل داي قيشتي أو عند قرآن لو دخين دوا بيغمبر صلى الله عليه وسلم دفنوا وكو بايتشي هالكراو زياتر بخشن ندبو چونك طبعا بيغمبر صلى الله عليه وسلم أو قرآني كالبوي داد بزي بجيري وي إيشي ذكرت بجيري حتى هولي دا كاري بي ذكرت ئەوجا سەحابەکانیش کوبوون ئەوە بەخۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەکانیش کەوا قوتابی پێغەمبەر بوون لێی فێر دەبوون ئەو شەیخیان بوو هەموو دەمێ مەجلیسی هەبوو مەجلیسی فێرکردنی قورئانێ کە دادەنیشن مەجلیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەجلیسی قورئانی بوو لە ماری ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم کە دادەنیشتن هەر لە مەککەیڕا لە شوێنێکی وەنیا کەسی ئاگادار نەبیتن بە دزی دەسوونە ماری ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم چیان دەخین پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر قورئان و باسی ئیمانی لۆ دەکردن یعنی ئەمە کە ئەلێرە ئەو ئەثەرانە هەیە سەحابەکان دەفەرمون ئەمە سەرەتا ئیمان فێربووین ئەوجا قورئان مەبەستیاوە نییە ئیمان فێربوون ئەو هات تێبگەین کەوا کتوبەکی عەقیدەی مەنهەجێکی دیکە نووسرایە لەسەرەوی دەخینن ئیمانەکەش لە قورئانێ فێربوون بەڵام تعلیمی ئەلفاظی قورئان و لەبەرکردنی قورئان یەکەم شت نەبوو یەکەم شت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرسی ئیمانی
بیر و باوەڕی لە قورئانێ دەدانێ دەیگو ئەوە حەلالە ئەوە حەرامە ئەوە مەسەڵەن عەقیدە و بیر و باوەڕی لە قورئانێەوە دەرسی فێر دەکردن ئەوجا شەرتیە خۆ هەموو کەسێک بتوانێت ببیتە قاری لەناو سەحابانیش هەموو قوڕا نەبووینە ئیوایە توانە ئەوەی نەبووە یان بەشتی دیکە مەشغوڵ بووە بەڵام بەشەکی هەرە زۆریان هەوڵیان لۆدایە کەم تا زۆر بکەن بەڵام لەگەر هەندێک پاش ئەوەی کە ئەو کەسە بەخۆی لەسەر ئیمان بە دەرسی قورئانی فێر کرا ئەوجا دوایێ بەرەبەرە هەوڵی دەدا کە قورئانەکەی لەبەر بکە و تەلەقی بکە بەو شێوەیە کەەوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرموویەتی بەو شێوەی بڵێتەوە لە ڕووی ئەدای قورئان خوێندنەکەی ئەوە شتێکی دیکە بوو لە پاشی ئەوەی دەهات ئەوجا ئەوانەی کەوا لە دەوروبەری پێغەمبەری موسی صلی الله علیه و سەلەم پێغەمبەر بەخۆی ڕۆژانە لەگەریان قورئانی پێ دەخوێندن هەتا لە بۆ کافرەکان پێغەمبەر صلی الله علیه و سەلەم قورئانی دەخوێندەوە وەختی داعوای لەگەر دەکردن هەتا یەک لەوانە وەلیدەیان یەک لە گەورەکانی قوڕەیشە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم سەرەتای سوورەتی فصیلەتی لۆ دەخوێنیتەوە هەتا دەگاتە فەئین ئەعرەضوا أرسلنا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود ها دستي دلرزي دستي بيغمبري قلتي بس تسيدي كما خينا أو ده تأثيري لك ها قلتي وخريك أمنيش لا ددي تأثير بلي ذكي دستي قلتي سيدي لما خينا كواتا هرب قرآني دعوة بانقوازي ذكرت أجر غيري أهلي مكة باشان غيري أهلي مدينش هاتبان كاتك تسوى مدينة قلت بان مسلمان بوينا پێغەمبەر صلی الله علیه و سەلەم یەکەم شت چی لۆ دەکردن قاریئی لە بۆ دەناردن هەتا پێش ئەوەی کە هیجرەت بکا لە بۆ لە مەکەی لۆ مەدینە یەکەم کەس کە هیجرەتی کرد چێ بوو موسعەب لۆ لە بەرەوەی قورئانیان فێر بکە قورئان و دینیان فێر بکە کەواتە هەر قەبیلەک موسڵمان بوو بە ئەوە لۆی دەناردن ئەگەر لە ناو مەدینەش بە ئەوە دەیهێ خستنە ناو ئەوەی فێربوونی قورئانێ هەتا ئیمامی عومەر کە مسلمان دەبیتە بەسەر هاتی مسلمان بوونی ئیمامی عومەر کووە جێلەبوونی قورئانیە بەس چێ لەوەیە سەحابەک لەوەیە کە چکە فێر دەکەن خەباب لەوەیە لە ماڵی خوشتی وانە لە ماڵی خوشتی چێ لەوێ خەباب لەوەیە خەباب مامۆستایەتیان قورئانی فێرەوان دەکە خوشتی و مێردەکەی سورەتی یاسین ئەوە تەبعاً لە سەرەتاکانی سورەتی تاها ئەوە لە سەرەتاکانی مەکەی بوو یعنی یار لەو کاتیەوە کە بەدزیش بوو ئەوە مامۆستایەتی و فێربوونی قورئان هەوڵیان لە بۆ دەدا ئەزۆ پاشان دەزانین کەەوە قاریئەکان چەند زۆر بوون لە حربی پاشان باز دەکەین حربی مرتەدین لە یەمامەی کە دەرێ حوذەیفە دەفەرمی خەریکە قاریئەکان هەموو دەفەوتێن کەواتە قاریئەکان زۆربەی دەچوونە جیهادێ واروها لەو وەفدەی کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەیان نێری لە بۆ چێن دەرە ئەوەی حەفتا قاریئ شەهید دەبن دێن دەرێن مسلمان بووینە دوو قەبیلەنە دەرێن مسلمان بووین پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەگەریان دەنێری قارەکان لەوەی خەڵکی فێرکە یعنی لۆ دوو قەبیلەی حەفتا کەسی نارد ئەوەندە ئیحتیمامی بە فێربوونی قورئاندا حەفتا کەسی نارد لە بۆ ئەوەی ببیتە مامۆستای ئەو دوو قەبیلەی بچی قورئانیان فێر بکە دوای ئەوانە خیانەتیان کرد ئەو حەفتایان هەموو شەهید کرد هەتا پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بە دوایانی نارد و یەک مانگ لەسەر یەک لە ویتر لە قونوتی دوعای لێ دەکردن اللهم اشدد وطأتك على مضر کەواتە یەک لەوان مضر بوو ئەوە لە ڕووی لەبەرکردن و فێربوون ئەوها ئەوانە هەموو دەمێ خەریکی بوون سەحابەکان و پێغەمبەر صلی الله علیه و سەلەم خەڵکی پێدەگەیاند و ئەوانیش خەڵکی دیکەیان پێدەگەیاند لەوەی فێرە قورئانیان بکات مەرحەلەی دووەم هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم مەرحەلەی نووسینەوە بوو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم زۆر گرنگی بە نووسینەوەی قورئانیش دەدا ئەگەر چی وتمان لە بیئەیوان لە ژینگەیوان نووسینەوە کەم بوو بەڵام گرنگی پێدەدا هەر وەختێکەوە بەشێک لە قورئانی لۆدا دەبەزی فكان كلما نزل عليه نجم دعا الكتاب فأملاه عليهم هەر بەشێک نەجم لێرە ینی بەشێک لە قورئانی کە لەودا دەبەزی داوای لە نووسەرەکان دەکرد
لە بۆی دەنووسینەوە ئەملا عەلەیهی یعنی کەسێک برێتە کەسێکی ڕستەکەی لۆ بخینیتەوە ئەویش بە ئیملا بنووسیتەوە ئەوە دەڵێن ئەملا عەلەیهی ئەوانیش هەر شتێک هەبە مەسەلەن لە خۆ هەموو دەمێ هەموو لە مەدینەی نابن یعنی لە شاری جاروێ مەسەلەن دە کەس دەهات پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک چەند ئاەتێکی لە بۆ دادەبەزی خەبەری دەنارد لە بۆ کاتبەکان ئەو کاتبانە چەندی بەردەست با و ئیشی نەبا ئیواهەیە لە سەفەر بوو ئیواهەیەیان ئەو وەختی نەیتانە لەناو ئەوانەی کەوا خیندەوار بوون لە موسڵمانان و دەستی نووسینیان هەبوو چەندی گونجاو بە ئەوەندە دەهاتن دەیان نووسیەوە لۆیە مەسەلەن ئیوا هەبوو بچینە سیچل کەس نووسی بیتەوە ئیوا هەبوو بچینە یەک دووەک نووسی بیتەوە بەڵام دوایێ زۆریشیان هەبوو لە پاشان دەچون لە یەکدیان وەردەگرتەوە یعنی کە لەبەرەوەی دەیویست بنووسیتەوە ئەو وەختەی ئەو چەند ئاەتە ئەو لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم نەینووسیتەوە دەسوو لە کن سەحابەکەی لەکەر نووسینەوەی نسخی دەکرد و ئیساخی دەکرد ئەوجا لە ئەو ئەدەواتەی ئەو وەختی هەبوو لە ڕیقاع لە لخاف پارچە ئێسک ئەکتاف عوسوب داری خورمای هەموو ئەوانە لە سەریان دەنووسی یعنی ئەوە عوسب و ئەوانە سنە داری خورمایە قوماشە لێفە کەتفە دەرێ حشتر مەسەن شانی ئێسکەکەی بەس ئێسکەکەی دەماوە لەسەر ئێسکەکەش دیارە ئەوانە ئەدەواتی نووسینی ئەو کاتی بووینە پارچەی لقی دار خورمایە پارچەیان لێ دەکردەوە عوسب لەسەر پیستەش هەشتە چیان بەدەست کرد بە ئەو وەختی ئەوە دەیان نووسیوە بەردیش دەنووسرا ئەوانە هەمووی یعنی پێشی ئەو کاتی ئەدەواتی نووسین بوون لەو زەمان یعنی مەسەن هەزاران ساڵ پێشی پێغەمبەر صلی الله علیه و سلم شت هەر نووسرایە لەسەر بەردی نووسرایە لەسەر پیستەی نووسرایە ئەوانە ئەو زەمانی شت لەوانە دەنووسرا ئەوجا هەرچیان بەدەست کرد بە بەس ئەوەندە ئاسان نەبووە یعنی شت بەدەستکەتن ئاسان نەبووە لەوەی ئەتوو شتێکی لێ بنووسی ئەو دەرێ مەشهور بوونە لە ناو سەحابان کەوا کوتابی وحی 25 کاتبن کەوا مەشهورن بەڵام دەرێ زیاترن هەندێک لە مەسەن بەحثی لەسەر کرایە و عولەما چوونە لە هەموو کتابەکانی دەریان هینایە دەیگەینیتە زیاتر لە 44 کەس من وڵا هەندێک مەصدەری دیتیتم هەتا 70 باسییان کردیە مهم ئەو کاتبانە هەبووینە عادەدەکی زۆر مەرجنی هەمویان ئەوەی دەرێ هەفتا مەرجنی هەمویان قورئانیان نووسیبی ئیوا هێشتی دییان لە خزمەت پێغەمبەری نووسی صلی الله علیه و سلم مەسەڵەن جاربە پێغەمبەر نامەی دەنووسی لە بۆ مەلیکەکان نامەی دەنووسی لە بۆ قەبیلەکان ئەوانەشیان حیساب کردێ لەبەر هەندێک ئەوە مەسەلەن زیاد بووینە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامیش ئەوانەی کەوا وحیان دەنووسی پێی فەرموون لا تكتبوا غير القرآن لو شتانێکەوە وەختی قورئانی دەنووسیەوە لە غەیری قورئانی هیچی مەنووسن لا تكتبوا عني شيئا إلا القرآن فمن كتب عني شيئا غير القرآن فليمحه هەر کەسێک غەیری قورئانی شتێکی نووسیە با بیسڕیتەوە لۆ لەبەرەوەی ئەو وەختی مەترسی تێکەڵبوونی هەبوو و ئەمە بەڵگەی دیکەشمان هەیە ئەگەر مەسەن ئیوا هەیە لە بۆ تەشویشی دروست کردیە وەکو گوتم شوبهاتیان دروست کردیە بەڵگەی دیکەمان هەیە کە گوتیتیان لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم قورئان نەنووسرایەوە ئیمام عوسمان نووسیتەوە نا قورئان نووسرایەوە ئێستا مە باسی دەکەین بەڵام بەو جۆرەی بووە دوایێ مەرحەلەی ئیمامی ئەبوبەکر شتێکی کە بوو مەرحەلەی ئیمامی عوسمان شتێکی دیکە بوو بەڵگە لەو ئەوەی کەوا زیاتر بەڵگە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم قورئان بەنووسراوەی هەبوو ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثی متفق علیه دەفەرمی نهى أن يسافر بالقرآن إلى أرض العدو بيوم صلى الله عليه وسلم نهي ذكر لو كوا قرآني ببيا خاچی دژمنان نهي لو ذكر كواتا ديارة هبوا أو بيستان بوا أو بارسة داران بوا هشتك بوا كوالا سري نسرايا يقول لك خوتان ما بنا دبو لا غزوة ترسي ضايعبوني أتو كذا تسوى لزنجيلت بستندريتن أوان إهاني بكان ونيا أو بكان بیگۆڕن دەستکاری بکەن یان ئیهانەکردنە زیاتر ئیهانەکردنە یعنی ئەو حکومە لە ئەو سەردەمەش دەمینێ ئەگەر ئینسانێک زانی بچیتە ناو کۆمەڵە کەسێکی
مەسەڵەن وەکو مصحف لە دەستی بی لێی وەردەگرن و ئیهانەی پێ دەکەن دەبی نەباتن یان وڵاتێکەوە ئێستا مەسەڵەن چینە وڵات هەبی ئێستا کەمتر بووە بەڵام وڵات هەبووە لەکن مەمنوع بووە بدرێ بێنا وڵاتی مەمنوع بی و چینە ئەو لێت وەربگری فڕەداتن سوکات پێ بەرە لا لفظ مسلم دەرێ لا تسافروا بالقرآن فإني لا آمن أن يناله العدو کەواتە دیارەکەوە مەصاحف هەبووە وەکو باز دەکەن وهروەها لە کتابی پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام نامەچی نارد لە بۆ عەمری بنی حەزم لە لای بەحرین بوو والله أعلم لە قەبائیلی بن فەرمووی ئەن لا يمس القرآن إلا طاهر تەنها کەسی پاک بادەست لەو قورئانەی بداتن طبعا ئەوەش بەڵگەچی بەقووەتە لەسەرەوەی کە جمهوری زانایان لەسەرن کە قورئان بەبێ دەستنوێژ نابی دەستی لێ بدرێ مصحف لەبەرەوەی ئەو ئاەتەی کەوا خوای گەورە دەفەرمیت لە سوورەتی واقعە لا يمسه إلا المطهرون ئەو ئاەتە دەفەرمون لە کاتی دابەزینی و باسکردنەکەی زیاتر باسی ئەوەیە کەوا مەلائیکەتەکان یان ئەوانەی وەری دەگرن زیاتر باسی مەلایکەتانەکەوە مەلایکەتی پاک ئەو قورئانەی دادەبەزێنن لۆیە دەرێن نابیتە بەڵگە لەسەرەوەی کەوا بەبێ دەستنوێژ بەڵام ئەو حەدیثە وەکو شێخ عوثەیمینیش ئاماژەی پێ دەدا ئەگەر ئاەتەکەش نەبیتە بەڵگە ئەو حەدیثە دەبیتە بەڵگە لەبەرەوەی حەدیثەکە بەڵگەیە لەسەر ئەوەی کە قورئان ناردنە دەرێ ئەو قورئانە با کەس دەستی لێ نەداتن وەکو مصحف ئیلا لەبۆ ئەوە بەڵگەشە لەسەرەوەی هەندێک کەس دەرێ باش نییە بەوەی برەی قورئان بەڵام لێر دەبین پێغەمبەر صلی الله علیه و سلم بەکاری هێنایە دەرێ لا تسافروا بالقورآن خۆ مەبەستی مصحفەکەیە دەکرێ هۆرد و چی بەکار بێتن هیچ تێدا نییە بەبێ دەستنوێژ دەرێم ڕەئی هەیە بەس جمهور دەرێن ئەوە بەڵگەیتی ئەو بەقووەترە ئەو بەڵگەی ئەوی دیکەش هەیە وەردوش هەیە بەس شێخ عوثەیمین ئەوەی زانایانە مەسەن زانای بەڵگەی هینایت ئێستا شێخ عوثەیمین لەگەری نییە دەرێنە هۆردووچی مادام ڕەئی زانایانی تێدابی چەند نابی لەسەر یەکدی توندبی هەر یەکی بە چێ ئیش دەکاوە مۆبایل ناگریتەوە حکمی ئەوە نووسینەوە مۆبایل شاشەیە و چی بزرت کرد دەڕوە هەتا سەحابەکان بێجگەلەوەی بە قورئانی بە لەبەرکردن بە نووسینیش قورئانیان عەرض دەکردە پێغەمبەری صلی الله علیه و سلم لە پێشیان دەیانگو بزان تەواو نووسیتمان بەڵام ئەو نووسینە لە زەمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆ نەبوویتەوە چونکە ئەمە باسمان کرد دابەزینی قورئانی بەو تەرتیبەی نییە بە جێرەی چیە بە جێرەی ڕووداوەکانە بەشە ئاەتێک لە سوورەتە چی دادەبەزی بەشێکە لە شوێنێشکە بەشێکە لە شوێنێشکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیفەرموو ئەو ئاەتەی لەو شوێنەی دابرێ کەواتە ئەوە نەبوو ئەو مصحفە ئێستا لە بەردەستی مەیە ئەو بزانی لە فاتحەی تەسەلسل و دەست پێ دەکات تا ناسی بچی لەو جێی دابنێ واروها ئەو نەوعە پەڕ و نووسین و توانایش نەبووە هەر کەسی چەندی نووسیتەوە لە لای خۆی لە لای مایتەوە کۆ نەبووە مەسەلەن برێ هەمووی لەلایەبی دوایە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتا ئاخری تەمەنیشی قورئانی هەر لە بۆ دابەزیە هەتا ئاخر ئاەتی کە لەوەی دابەزیە مەسەلەن چەند ڕۆژێک یان چەند هەفتەیەک پێش ئەوەی کەوات وەفاتی بکاتن کەواتە مصحفی کامل لە زەمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم معقول نییە کەسێک برێ ئەدیلۆ لە زەمانی پێغەمبەر مصحفێک نەبووە ئەو هاوچی ئەو سەردەمەی کامل بیتن ئەوها نا لەبەرەوەی دائیمەن قورئان لە دابەزیندا بوو لە نووسینەوەشدا بووە بەڵام ئەوانەی کە زۆر گرنگیان پێدایە و وەکو مصحف هەوڵدایە لە کنیان بی علی کوڕی ئەبوو طالب و معاذ کوڕی جەبەل ئوبەی بن کەعب هەتا حەدیثمان هەیە دەفەرمی ئەقرأهم لکتاب الله ئوبەی دەفەرمی قاریئترین کەس لە ئومەتی من لە بۆ کتابی خودای ئوبەیە زەیدی کوڕی ثابتە کەوا سەحابە هەموو متفق بوون لەسەر قیراءەت و لێزانی زەیدی و عەبدوڵڵاه بن مەسعودە ڕەزای خوای لە هەموویان بیتن هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو سەحابانە و ئیدی کەس عولەما باسییان کردینە هەرچی لە مصحفی نووسراباوە ئەوانە دەیان نووسیوە یعنی ئەوانە تقریبا هەموویان لەکن بوو تقریبا دەکرێت مەسەلەن چەند ئاەتێکیان بەشێکی کەمیان لەکن نەبووبی بەڵام تقریبا زۆربەی هەرە زۆری ئەوانە لەخنە خۆیان دادەنا
وهروها زيد كري ثابت يوي لها موان تأخير تربو لبروي لعرضي أخيري أو وريد قلت لبيغنبري عليه الصلاة والسلام ولبري شيان بو بشتي زوري شيان قرآنيان لبربو أو زي واهبو كوا للزردمي بيغنبري صلى الله عليه وسلم لبروي قلت مان همو دمي دادا بزي حتى بري حافظ لسردمي بيغنبري صلى الله عليه وسلم حافظ قرآنه اشتشي أوي يعني بري اشتشي زور ديارنية چونکە بەردەوام لە دابەزیندا زاروێ ئەو سەحابەیە تو پێی دەرێ حافظ سەفەرێکی کردیە چوویتە غەزوەکی ساڵێکی پێدەچێت تا دێتەوە بەشەشی دیکە لە قورئانی دابەزیە لۆ ینی دیاریکردنی حافظی لە سەردەمی پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەوەندە شتێکی ئاسان نییە ینی شتێکی بەڵام چەند کەسێک هەبووینە کەوا مەسەلەن بەدەیان بووینە هەتا مچینە سەدیش چووە لە دوو بووینە هەموو دەمێ ئەوەی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەری دەگرن هەتا بتوانن حفظی بکەن أو لنا وانيش طبعا دائما توقر لنا 100 حافظيش دتايم بري ديان لها موان باشتر لو دي دتايم بري سيان لها موان باشتر لو أو ناوانا كهاتينا دياري كردني باشترين كان بوينا يعني أواني لها موان مشهور تر بوينا قد جمع القرآن كله على عهد رسول الله صلى الله عليه وسلم أو يعني أو ما بس تبا نوسينا وكبوة كدري ألير كله أو كله كوا تسكا مدوها باسي دكين هەرچی کەوا هەتا ئەو کاتیدا بەزی بووە لە کنیان بووە هەموو هەبووە هەموو وجودی هەبووە بە چەند ئەوەیش وجودی هەبووە زۆربەی هەر زۆر بە لەبەرکردن و بەنووسی گەڕاشن لەبەرکردنیش هەبووە بەڵام برێ یەک ئاەتی لێ یان چەند ئاەتێک چەند سوورەتەچیان لەکن نەبووبی ئەوە ڕێلێ ناگریتن ئەگەرنە هەبووە هەموو زۆر بەش لەبەریشیان کردیە هیواشە بووە لە پاش تەمەنی وەفاتی پێغەمبەری صلی الله علیه و سلم بەشێکی لەبەر نەبووە ئەو بەشیشی لەبەر کردی ئەوەش هەبووە طبعا گوتمان تەرتیبی قورئانیش بە تەرتیبی نزول نییە مەسەن چی هەدا بەزیتن ئەو لە پێشی بنووسرێتن دەرێن عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبی موسحەفێکی خۆی هەبووە لە خۆی بە تەرتیبی نزولی دانایە ئەوە لەو چ ئیستفادەی لێ دەکەن وەکو لە دوو دەرسی پێشی باسمان کرد لە بۆ مەراحیلی داعوە و بانگەوازی بزانیکەوە لە چێن دەربەکاری دەینی مەکی و مەدەنی ئەو زەو قەولەی زەرکەشی دەین تۆ دەری لەبەر چ مەسەلەن موسحەفەک بەناوی موسحەف هەمووی کۆنەکرایەوە برێ ئەوە موسحەفە زركشي دفرموا إنما لم يكتب في عهد النبي صلى الله عليه وسلم مصحف لئلا يفضي إلى تغييره في كل وقت دري لبروي نبي تسوي أو أتوبي قوري لهم وقت شيء أو بري أو قرآن لبو من دابزيا دو عندك كدابزي دري كاك نسخة كي يعني نسخة قديمة كي يعني كاتا دائما للتجدد دايا مصحف كان تيك دجري فلهذا تأخرت كتابته إلى أن كمل نزول القرآن بموته نسينا وكي لباش تأخير بو بطوابي قرآن لا أولي حتى آخري حتى باشي وفاتي بيغنبري صلى الله عليه وسلم لبرندش أو رواية من هي لزيد كري ثابت دفن قبض النبي صلى الله عليه وسلم ولم يكن القرآن جمع في شيء فالنبي صلى الله عليه وسلم وفاتي كرت قرآن كونك رابو لهجتشي بو معناه كوا همو سورة كان بمرتبي كونك رابونو أجرنا بنسراوي بزياوازي لكن خرشي هبو هموي هبو بيز قالوا يبلا بركردنيش هر هبو حتى إيرا أجر كسك شتشي هبيتن زب بشدون بيز دخل بله 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 قولي زور لدو دقيق لدوبوه دري هر آياتك دابزي بدزام لچه دابزيا ونيا لتسكاتك ولا تشوينه شي وبته هو كارك بله بله يكك لا اگادارترين بوانك لا لقراني بله 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 دیارە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم
ئەمە دەرێن ئەو ئومەتەی لۆی هات ئومی بوو بەس بەخۆی وەکو ئیسلام معنایوە نییە فەزیلەتە ئومیەت ئەمە برێ وڵا پێغەمبەرەکەمان ئومی بووە فەزیلەتە بەس لۆی فەزیلەتە لەبەر چ لەبەرەوەی وەرە ئەو قانونە جوان و ڕێک و پێکە کە 1400 ساڵە لەو دنیای بڵاو بوویتەوە و تەفسیر دەکرێ و شەرح دەکرێ و پەسدەری هەموو عیلمەکانە کەسەکی ئومی بینیتن معجیزەش چەند گەورەیە کەسێکەوە بەخۆی پێشتر نە کتابەکی نووسیوی نە کتابەکی خوێن بیتەوە وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك دەفرای پێغەمبەر پێشی ئەو قورئانەی ئەو گەورەترین بەڵگەیە خوای گەورە بە حوجەت لە بۆ کافران دەینیتەوە دەرێ پێشی ئەو قورئانەی نە کتابەکەت خوێندیتەوە نە شتێکت نووسیە کەواتە ئەوە لەبەر لۆ پێغەمبەری صلی الله علیه و سلم فەضیلەتە بەس لۆ غەیری پێغەمبەری فەضیلەت نییە خراپەیە لەبەرانێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە جەنگی بەدر وەکو جەناب باس کرد داوا دەکاتن دەرێ ئەوی چەند کەسەکی لە مسلمانان فێرە خوێندەواری بکە ئازاد دەکرێتن و هەر ئەو ئومەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دروستی کرد لە پاشی خۆی نەتیجەکە بە دیار کەوت لە سەردەمی خولەفای ڕاشیدین و لە پاشەوانیش ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بووە خوێندەوارترین ئومەت ئەو هەموو نووسینە ئەو هەموو کتابە ئەو هەموو عولەمایە هەتا 300-400 ساڵی کە سەردەمی زێڕینی هەتا زمانی عەباسیەکانیش ئومەتی ئیسلامی لە چاو هەموو ئومەتانی دنیای بە پێشکەوت لە نووسینی لە کتاب نووسینی هەتا زمانی ئەندەلوسیش لە پێش فارس و ڕۆم و لە پێش ڕۆمیشی داوە ڕۆم ئەو جارە عیلمیان لە ئومەتی مەوەگرت ئەوە لەبەر چ بوو لەبەر تەئسیری دینەکەی کەوا ئیهتیمامی بە نووسین و بە عیلمدا بەڵێ عارض يعارض معارضة بيشاندن عرض كردن معارض هموي أصلي أو كي اشتقاق كي ليك أو يورجيها اشتقاقي معارضة شر لي يورجيها يعني أو خوي بيشاندن ما يعني استاك خندوان نبدا نقول الشاعري مثلا بله مثلا كتابي لا اواني بيشي ولا يقول الحين يقول كتابي ليون على او كان فلسفه قديم اسطو فاطمه يقول كتابي زوز قولي له ده يقول ده لما يقول شو واش كتابي خندوان قالنا يقول حنا زوج قولوا بوزو زنا يعني خوكا از خواهی گوره که تحدادك ابو قرآني كلو كسيدي كنا تاني بيني وأتا استاش رجالات ناس وملحدة كان درين أو كتابي لا أوي ورقرتيا للنصرانية كان ورقرتيا لورقي فيري ورقي كورينا وفل فيري كرديا فلان يكاك خو أوشتا يعني اشتا كتابك هندا توراة وإنزيل كتابك هندا بالزلب ولا ناو دنيا بس قيشتي تدستوي أو توانيتي أو قرآن اللي نسخك أدي أوهم خرك دنيا توراة وإنزيل بردستي وده أو قرآن شو هنا يعني أو لكتابك إذا قلت لي أجا علمك سريها بي أو سري 1000 سالي بشاريوا بس بديوي بري ولا كاك أو بصري أو علم قيش بس أو توراة وإنزيل كتاب بيشي لبردستي أو خارج هو أدي خرك له هنا ماذا أو مادة شيء عندها يتيدا بوك أو قرآن اللي يدرس بكرة. بله بله. طبعا أو ادعاء عندك ادعاء هي إنسان ناتاني تن حتى أجر خوان خواست دروزن يجبي كسك ناتاني عندك ادعاء بكاتن. يكلو أنا مثلا أمن خي 3 سال 50 سال لنا قومة شيبم لكن دوستي خوم لكن نزكترين كسي خوم أجر خين دوار بم يا خين دوار نبم بريم خين دوار يا خين دوار نما يو ساكنية كوادرو إلى سر بكريته لبرو أجر وانا با دورو بركة خوي بيشي همو كس لي هالدقراو بله بله بس قرآن النسيا سلوت تسل بسرت سلوت ساركس بحثك هي والله لا أو كتابي نور الدين عتري آما جي بيدا بحثك نوية لسر كرايا
لەسەر ئەوەی هەمووی کۆ کردینەوە لە کتابەکانی لە مەسەن زەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانەی کە لە سیڕەی ناویان هاتیە و قورئانیان نووسێ و چیان نووسە 44 کەسی وە بزانامدانە. باش دەست پێ بکەینەوە. ئەو جارە مەرحەلەی دووەم جەمع القورآن على عهد أبي بكر الصديق رضي الله عنه. لە سەردەمی ئەبوو بەکری ڕزای خوای لێبیتن پاشەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەفاتی کرد جەنجی ڕیددا هەڵگەڕاوەکان ڕوویدا. جەنجی هەڵگەڕاوەکان جەنگێکی زۆر خەتەر بوو، خەتەرترین جەنگ بوو لەسەر ئومەتی ئیسلامی هەتا ئێستاش. لێو لەبەرەوەی خوا نەخواستە ئەگەر ئەو دینە لە پاش پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام نەبوو بە هەم قورئان هەم ئەسڵی دینەکەی هەمووی لەسەر خەتەر بوو. وەکو زەمەنی مەسەن پاشی عیسا عەلەیهی سەلامی کە گۆڕانکاری لە ئەسڵی دینەکەیان کرد. بەڵام ثابتکردنی ئەو دینەی بەواسطەی ئەو سەحابانە بوو کەوا لەسەر ئەو دینەی مانەوە و ثابت بوون ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی. لەبەرەوەی پێغەمبەرانیش سەلات و سەلامی خوایان لێبی کەسانی جیاوازن لە خەرچی هەتا قائید گەورەبی وشی پێ دەڵێن کاریزمیبی گەورەبی لە ناو خەڵکی نەمانی ئەو قائیدە بەلبەلەی دروست دەکات لە ناو خەڵکی. بووە کە ئەبوو بەکر ڕەزای خوای لێبی توانی ئەو خەڵکەی کۆ بکاتەوە گەورەترین شتی کرد وانە لە پاشی پێغەمبەر صلی الله علیه وسلم و شایستەی ئەو بکەوە ئەو گەورەترین هاوڵ و گەورەترین ئیماندار بیتن لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوجا طبعا ئەوانەی کەوا خۆ دەدەنە وەکو برەی تقریبا برەی لەگەر ئەو سەردەمە جیاوازی ئەوە بوو ئەوانەی کەوا لە هەموو کەس لە پێش بوون لە کار و کردەوەی ئەهلی قورئان بوون. قوڕاءەکان کە ئەتوو لە زەمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێت لێبی کە دەرێ قوڕاء مەبەستی ئەوەی نییە وچی ئەو سەردەمەی قوڕاء یعنی کەسەکە ئیشی بوویتە قورئان خوێندنەوە لە بۆنە و مناسەباتەکان. قوڕاء لە زەمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی شارەزایان بە قورئان. شارەزایان بە قورئان لە ڕووی معناوە یەکەم شت لە ڕووی تێگەیشتنەوە ئەوجە لە ڕووی لەفظەوە و هەروەها لە پێش خەڵکیش بووینە لە جیهاد لە عەمەل لە سەحابە بەڕێزەکان بووینە. ئەوجا جەنجی ڕیددە ڕوودەداتن ئەوانە کە زۆریان بەشداری جیهاد و جەنگەکان دەکەن زۆریان شەهید دەکرێن تاوای لێدەی هەست بە ترس دەکەن کەوا خەریکە قوڕاءەکان بەرەبەر کەم دەبنەوە. ئەو مەترسیەش وەکو لە حەدیثی زەیدی کوڕی ثابت هاتیە دەرێ دەفەرمی ئەرسەلە ئیلەیە ئەبوو بەکر مەقتەلە ئەهلی اليەمامەتی. دەرێ ئیمامی ئەبوو بەکر خەبەری دامێن بە دووی داناردم گوتی ئەهلی یەمامە کە لەو جەنگەی بوون زۆریان لە قوڕاءەکان شەهید بوون. فإذا عمر بن الخطاب عنده يعني وده جريته ككوب وإمام عمر هاتي تلاي أبو بكر قال أبو بكر رضي الله عنه إن عمر أتاني فقال إن القتل قد استحر يوم القيامة أو غلط يوم بقراء يوم اليمامة بقراء القرآن أو يوم اليمامة قتل استحر يعني قرم بوا يعني قتل زور بوا كشتن زور بوا لو أهل يمامي با لو قارئكان قرآني قارئكان قرآن زوريان ليه شهيد بو وإني أخشى أن يستحر القتل بالقراء بالمواطن يعني ليمامي زور لقارئكان شهيد بون أمن دا ترسيم لشوين كان يديش قارئكان زور شهيد بنو فيذهب كثير من القرآن زور لقرآن بروا يعني زور لقرآن بروا زور لو أنا كأهل قرآن وقرآن يا لبرق برون أو زادوا اختلاف دروس بلا باشا ما يعني أوا ما ترسيك نبوة لو زماني إمام أبو بكر خو إمام أبو بكر ما أبو إمام عمر ما أبو أو أنا بخويان لو زماني خوي ترسيان نبوة لو باشا خويا ما ترسيان هبوة كأما أمش دمرينو أو تزيلج بوفاة بكاتن ترسيك قراء كمنه وإني أرى أن تأمر بجمع القرآن إمام عمر دريت إمام أبو بكر أمن بين باشا وايد بينهم كوا أمر بكيك القرآن كو بكريتوه قلت لعمر كيف تفعل شيئا لم يفعله رسول الله صلى الله عليه وسلم إمام أبو بكر سألتا فرمكوش تشي دكين بكين كوا بيغمبر صلى الله عليه وسلم نيكرديا لزمان خوي أمري بوي نكرد بري قرآني جمع بكانوا هموي بكانيك لبردستان بي قال عمر هذا والله خير إمام عمر فرمي براء والله أوش تشي خيره قالت أوش بلقي لسروي كا أو داهن راوي أمو باز دكين من عمل عملا ليس عليه أمرنا من أحدث في أمرنا هذا ما ليس منه ليرة في صلى الله عليه وسلم فرمي أوي عملتي بك
ئەمری مەی لەسەر نەبی ما لەیسە منه ئەو قەیدەش بزانین ئاگامان لێبی ئەوی لە شریعەت نەبی یعنی چ ئەوی لە شریعەت نەبی ئەوی ئەسڵی هەبی لە شریعەت خێرەی تێدابی بە جێرەی مەقاسیدی قورئان و سنت ئەتوو ببینیەوە کەوا خێری تێدایە چونکە مەرجنی هەموو شتێک ئیلا نەسی لەسەر خودی ئەو ئیشەی هەبی برێ فلانە ئیشی بکە بەڵام ئەگەر ئەتوو زانیت ئەسڵی ئەو ئیشەی لە کتاب و لە سنت بەڵگەی لەسەر هاتیە ئەوە ناچیتە ناو بابی بیدعی دەستە ناو بابی سنەی حەسەنە وانە من سن في الإسلام سنة حسنة الراشدين المهديين أو بەڵام لەگەر ئەوەش دیارە ئیمامی ئەبوو بەکریش هەر لەوەی ترسایە کەەوە شتێکی دابهێنی لە ئەمری دین چونکە ئەو پەیوەندی بە دین وێ بەڵام لەبەرەوەی ئەسڵی هەیە کە مەبەستەکە تەماشای مەبەست دەکرێت کە پاراستنی قورئانە و هیچ ئەوە خراپەی تێدا نیە ئیمامی عومەر دەرێ والله ئەوە خەیرە فلم يزل عمر يراجعني حتى شرح الله صدري لذلك دري عمر هر بردوام مراجعي دكردمو او بابتي لقر باز دكردمو حتى اخواي قوله ضل منيشي لبو نرم كرت ورأيت في ذلك الذي رأى عمر وأمنيش الرأي ما تسرويك وإمام عمر رأي لسربه قال زيد قال أبو بكر إنك رجل شاب عاقل لا نتهمه أو زي إمامي أبو بكر شير هذا سبيري زيد دري أتو گەنجی و تێگەیشتی چونکە ئەو ئیشە لەسەر حیفزی ڕادەوەستی و لەسەر قووەتی دەبی ئیش بکەیت ئەوانی دی ئیمامی ئەبوو بەکر و ئیمام عومەر و ئەوانە زیاتر بە ئوموری خەلافەت و کاروباری مسلمانان خەریک بوون ئەتوو ڕادەسپێریکەوە وەکو برێ سەرۆکی ئەو لێژنەیەبی بەو ئیشەی هەستی وقد كنت تكتب الوحي لرسول الله صلى الله عليه وسلم فتتبع القرآن فاجمعه ئەتوو لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وحی دەنووسی ئێستاش بڕۆ بە دوو قورئان دا بگەڕێ و هەمووی کۆ بکەوە فوالله لو كلفوني نقل جبل من الجبال ما كان أثقل علي مما أمرني به من جمع القرآن أجو زيد فن والله أجر گواستنەوەی چیایەکیان پێسپاردرا هەندەم لەسەر قورس نەبوو هەندی ئەو ئیشێکەوە لە سەرم دانرا چونکە ئیشێکی زۆر گەورەیە کە جمع قورئانە قلت كيف تفعلون شيئا يفعل رسول الله صلى الله عليه وسلم زيدش هەتا ئەوەی فەرموو گوتی کو ئەو شتێکی وا دەکەن بە ئیمامی ئەبوو بەکر و عومەری فەرموو قال هو والله خير إمامي أبو بكر أو زار بزيدي أو خيره فلم يزل أبو بكر يراجعني حتى شرح الله صدري للذي شرح له صدر أبو بكر وعمر رضي الله عنهما فتتبعت القرآن أجمعه من العسب واللخاف وصدور الرجال حتى وجدت آخر سورة التوبة مع أبي خزيمة الأنصاري لم أجدها مع غيره أوز إيشي زيدي لقرتار كسيدك كالقري داندران وكل لجنتي سرتي لبو کۆکردنەوەی قورئانی لەگەر سێ کەسی دیکە ناوی ئەو سەحابەکانی دیمان لێرە نەنووسی بوو مهم ئەوانە لێژنەی سەرەکی بوون ئەوانی دیش معنای وە نییە بەس ئەو چەند سەحابەیە بە ئیشی جەمعی قورئان هەڵساینە بەڵکو ئەوانی دی وەکو یارمەتی دەربوون ئاکو ئێستا لێژنەی پێکدەین لێژنەی سەرەکی خەرچی دیکەش زۆر هەیە لە ئیشیان لەگەر دەکاتن ئیشەکەیان کوو بوو زەید لەگەر ئەوانی لەگەری بوون ئەو سەحابانە داوایان لە سەحابەکان کرد هەرچی نووسراوی لەکنە لەو پێستە و لەو دار و لەو بەرد و ئەوانەی کەشتی لەسەر نووسرا ئێسک هەمومان لۆ بینن هەمووی خرکەنەوە بینن هەر کەسی دەشهینی دەبی دوو شایەدی هەبی کە ئەوەی لە خزمەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم نووسیە دوو شایەدی هەبی کە ئەوەی لە خزمەتی پێغەمبەر کە زۆر کەس لە زۆر کتابانیش ئەو وردەکاریە نەنووسرا غەڵەت تێدەگاتن وەدەزانیتن کەوا لۆهینانی قورئانێ برێوەڵا ئەمن هاتیمە ئەو سوورەتە ئەو قورئانە لەکن کەس نییە بەس ئەمن هاتیمە دوو ئاەتم هینایە سەحابە کاتیە دەڵێم وڵا کاکە ئەو دوو ئاەتەش لە قورئانێدایە ئەوتە دوو شایەدم هەنا نا ئەوانە بووە دوو شایەدەکە لەسەر ئەو نووسینانە بووە ئەگەر نە بەلەبەری لە کنیان هەبووە بەڵام ئەوان دەیانویست بە نووسینیش بزەبت موافقن لەبەرەوەی ئەمە دوایە باز دەکەین قیراءاتی جیاوازی شەبووە نووسین لە بۆ قیراءاتی جیاواز وردەکاری دەوێت هەر بەلەبەرکردن نەبووە جاروێ ئەوە بە قیراءەتەکی خوێندی ئەو سەحابەیە ئەویت کە بە قیراءەتەکی ئەدیان لەسەر قیراءەتی چێ بنووسم لەبەر هەندێک زۆر ئیحتیمامیان بە نووسینەوەکەشدایە گوتیان دەبی دوو شایەت هەبی لەو نووسینەوەکەی تەنها دەرێت دوو ئاەتی کۆتایی سوورەتی تەوبە دو آيات كوتاي سورة توبة كخواي جورد فرمي لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم تا آخره
دري أو تنها لكن أبو خزيمة أنصاري ديتو يعني بس أبو خزيمة بتنه شهادي شي لسر نبو أو مصحفي هنا بنسراوي كوا أو دعاء لك نبي بنسراوي تنها لك نبي هبو بلام أما حديثي پیغمبر مانه عليه الصلاة والسلام كابو خزيمة يك بسر هاتكاني بسري دي پیغمبر صلى الله عليه وسلم ده فرمي شهادي تو بدوان هي اوش لمعجزي پیغمبر صلى الله عليه وسلم كدواء او حديثي پیغمبر صلى الله عليه وسلم لسباش زماني خويلو اوي بكار ديتو صحابة كان درين جيما لپیغمبر صلى الله عليه وسلم فرموتي شهادي ابو خزيمة او اندكسة امينة او اندر رازقويا شهادي بتني بدوان هي يكسر ايوي وردك وكون نفسي بلام او معناه ونيه كبل بر نبوه زور كس چونك او زور مستشريق لكتاب زور شت نسرايا كوادرين بزانا او يان ببلغه هنايتوا او دو آيات بس لكن ابو خزيمه هو صحابه ديت له نال بل بر هبوه بلام بنوسين بس او هنايتي او انا تيان كرت همو او انا مثلا ايوا بس او آيات هبوه كبتني هبوه اواني دي يواهب ولكن لبنزا بيستي بنسراوي مثلا سورة فاتحة وسورة إخلاص وسورة كان دي هبوة بنسراوي لكن زوران هبوة يواهب ولا بيستي هبوة يواهب ولا سي هبوة والحاصل نوسينا تشريكو بيتشان لهموان هربجارت نوسينا تشريكو بيتشان هربجارت وترتيبي شيان كرت داينا بيك وهر هموي بو ترتيبي ك ببيتيك مصحفو هموي لبيستي بي لشتشي جنزاو بيتن قريب دريتو دا بدري او اللي هموش قرين تري الصحابة كان هموي اجماع ينهبو كزنا رزاي در نبري لا او اشي امامي ابو بكر همو يان بيان شتشي باجبو هموش يان يارمتي دربون لوي مصحفة كان اخوان هنا كواتا او مصحفة اجماع الصحابة لسره اگر كسك ادنى خلل شي تذهب اوان بخويان هميان رازين دبون استا تماشي انزيلي ك لباش عيسى عليه السلام لروي ميجو يكيوا حتى 600 سارش اختلاف يعني لما بيني نادري ها بينكم لقش خردبون ومؤتمر كان بس فلانه داخلي انزيليا فلانه داخليا حتى استاش يكلاي نبوينو لنا وخويان كتس انزيل وتس انزيليا عندك طائفه هنا نوع انزيله شي طائفه كي نوع انزيله شي كاتب الصحابة هم لسه يقدنون حتى إمام علي كزور بختان بنا يشي دكريتن بخوي دفرميتن أعظم الناس في المصاحف أجرا أبو بكر فالمولى هموك الزياتر أجري هي إمام أبو بكر رحمة الله على أبا بكر هو أول من جمع كتاب الله أو يكم كسبك كتاب إخوائي جمع كرت شونك وكو خليفة أمري لسر أوي كرت كاتأوى لزماني إمامي أبو بكر همو قرآن بوشي كوكراوة أو نسخة لكن تشيبو لكن إمامي أبو بكر دعاء هتا وفاتك لباشا يتسوكن شي إمام عمر لباش وفاة إمام عمر سوكن حفصي كتي إمام عمر أو مصحفة لكن حفصي كتي إمام عمر لسردم إمام عثمان فتوحات زوربو ولاتي إسلامي قشي سنت كولاتي إسلامي قشي سنت لقراءات كانش هل يشي لما مستهجي قراءة ورقرتبو جاوازي لخوين نوي قرآني هبو أما دعاء باز دكين كبيرم صلى الله عليه وسلم لا درس داوي دفرمي بحفت أحرف قرآن ولو دابزيا بحفت حرف يعني شوازخي النواه هاي استا مثلا كو أما هاوليري نوعا قصتي دربرينا كمان هي لهزات كمان سليماني نوعا كا مثلا نقدوهك لهزاتي نيزيك لعربي او لهزانه لبوي لسر خلشي قرص نبي قرآن دابزي بيغمس صلى الله عليه وسلم دهات اگر قراءي او كسي موافق بالبو او قرآني كلو دابزي ديقو تواويتو صحابش كدهات لو دخين ديقو ايتو تواوا اگر موافق بالبو او لو دابزي اگر تسي لرخي النوش يك ديقو الصراط يك ديقو الزراط يك ديقو مالك يوم الدين يك ديقو ملك يوم الدين او قراءاتنا كبلا بوا لبلوي اوان لمدينه يدوربون خلق اختلافي لما بين بيابو يقديقو قرآني من تواوا ايتو تواونيا او قرآني من تواوا ايتو تواونيا قيشتو الصحابة كان لمدينه زور مشاوزبون ها استا باز دكين او حديثي كوا حذيفي كريبان
قدم على عثمان هات لا عثمان رضي خوالي بي وكان يغازي أهل الشام في فتح أرمينية وأذربيجان. حذيفة لقر أهل الشام تسوبون غزايا لأذربيجان وأرمينيا أو وقتش ناريان هالبيكوات مع أهل العراق. لقر أهل العراق وأنا مثلا تسونا غزايا لبود زيدك. فأفزع حذيفة اختلافهم في القراءة زور ترسا وكبر الراتس لشي أفزع يعني الراتس لشي لويك اختلافيا لخينا وقرآنه. فقال حذيفة لعثمان يا أمير المؤمنين أدرك هذه الأمة قبل أن يختلفوا في الكتاب اختلاف اليهود والنصارى. بقى أمتي بيش أويك واد زياوازيان تيبكي وكد زياوازي يهود ونصارى. فأرسل عثمان إلى حفصة أن أرسلي إلينا بالصحف ننسخها ثم نردها إليك. إمام عثمان ناردي بدواي حفصي قوتي أو مصحف ما لوبنا عندك نسخي لسرد دنوسينوا كوبي دكين وكبري أو باشان لبودتي دجارينوا. فأرسلت بها حفصة إلى عثمان فأمر زيد بن ثابت وعبد الله بن الزبير وسعيد بن العاص وعبد الرحمن بن الحارث بن الهشام فنسخوها في المصاحف. قوتي أمري بو صار صحابي كرت ديسان زيدي تدابو قوتي أم قول نسخ بكن بنوسنا ولا مصحف كان أو زلبارين نوسينا وكي لقر قراءات صحابة كان فرموا إذا اختلفتم أنتم وزيد في شيء من القرآن فاكتبوه بلسان قريش. يعني لأخوين نوي كاتك سمك مثلا أما قلت ما مالك يوم الدين ملك يوم الدين كو بنوسين فرموا لنوسين كي بزمان قريش بنوسين أقر اختلاف تاني فإنما نزل بلسانهم لبلو القرآن بزماني وان دابزي أصلا. ففعلوا أو ها ينكر حتى إذا نسخوا الصحف في المصاحف رد عثمان الصحف إلى حفصة وأرسل إلى كل أفق بمصحف مما نسخوا حتى كهمو أو كان ينسيوا هل يشي لبو ولاتشي نارت. وأمر بما سواه من القرآن في كل صحيفة أو مصحف أن يحرق. أمري شكر كوا غيري وي هرتسيخ مصحف دي لكنا موافقني لقر أو مصحفانا حمود بي بالسوتين. يعني أمركي إمام عثمان إيشكي إمام عثمان إيشكي إداري بو دولة داري بو. يعني مثلا كلا جمعكي إمام عثمان سبو يكم شد قوتي أوانا نسخ بكن لا نسخ كردنا كان للرسمي مصحفي نوسينوي مصحفيش هموي بكن يك قراءات كان يكشد أوي كواب لسان قريشة مزبوط تريشتا أو ذا لسر رأي بقوة شش نسخيان لي أو كرت لي نوسيوا نسخك. لكن إمام عثمان هر لمدينة ما هو بيدا قلت مصحف الإمام بوي مشهور بو مصحف الإمام. نسخة كان دي كيك لبو بصراي نارت لبو شامي نارت لبو كوفي نارت شوينا كان ما لير نوسيا لبو أو شوينا زياو لبو أخ كوفة وبصرة وأنا عراق بو لبو مصري نارت للشام مصحف شامي مشهورة أو أنا مصحفاني نار قوتي خلشيش هر يك لو يندر بخوي لسري بقريته مصحف كان بلاب كانوا يعني هر يك لسر أو مصحف هر يك مصحف كانش يكك لقارئ شي باشي لصحاباني لقر ناردن ككود خندريته ولو بتلقينش يعني أو مصحف أنا بتنينة سوينا قارئ شي لقر نارد إمام عثمان. أمري شي بوالي أو شوينا يكل مثلا لكوفي والي كوفي هستا مصحفي لك خرشي وكو بأمر خركوه هر كسك شتي لكنا تبي خركيوه اگر موافق بو لقر او مصحفي باشا موافق نبو خركوه بسوتينا. طبعا اوش صحابه كان هميان بتساچيان زاني الا ابن مسعود اولي برك او يبو قوتي كو امشتكم لخدمه پیغمبر صلى الله عليه وسلم نوسيتوا بسوتينم بينا خوش بو بلام دواي بتيبربوني كاد دواي اوش هاتسر او رايي كأوشتي إمام عثمان كردي تشتكي بازو يعني إجماع الصحابي لبو أو إشي إمام عثمان يجدروز بو حتى ليرة باز دكين مثلا لباري أويك قراءتي أو ما باز كرت عندك قوتيتيان إن قراءتي خير من قراءتك وهذا يكاد يكون كفرة أمد براستي آقاما لويبي دري كقوتيتي إيواها بقوتيتي قراءة من لقيتو باشتري لقرآني أو اختلافات دري الصحابة فرمويتيان خري كبريم كفرة لبلان بالقرآني أو عند اختلافة قزكاش دروز بيك بري خينوي من راسترا أمن بيغمبر صلى الله عليه وسلم أو هاو القرتي إيتو أو هانية كاتا نابي اختلاف لقرآني هبيتا ولباري أوش
حتى إمام عليش لباري عثماني على فرمويتي كس نرية عثمان حراق المصاحف لبروي أول أهل العراق قد جاءت إمام عثمان يان كردوا ليه هرقران وهندشان لا هنزد قران أو تومتين لو دروس كردوا إمام عثمان مصحفي دراندية يا السوتان ديا يان شوشتيتيوا يعني هم السوتان نبو مثلا أواني لسر إسكو بردوشتينا ديان شوشتوا رش عندك كردو أو مرة كبر كذا رويشت أو زي إمام علي ده فرميتن كسنية إمام عثمان مصحف في السوتان ديا همو أواني كرد لبر دستو لبر تهاوي ما يعني بالرزامن دي صحابة كان كرديتن كس وكبري أول شرخنا بيلا إمام عثمان نقريتن زي ما ليرة باس ما كرديا هر صحابي شيء لقر نارد لبو تشين دري نارد أوانا ما ليرة نسيانات هاي مثلا وهابا وردي همو بخينينو وبيدا بسينو أو مصحفانا مشهور بون لنا عالمي إسلامي ما بون حتى لصالح حفصة حفتاو تاري هجري يعني ابن كثير باسي مصحفي شامي دكاتن دري مصحفي شامي لجامعي دمشق داندرابو للاي الركني لفلانة زي داندراب مصحفة أو هابو لفلانة بيك هاتبو لا لبيستي حشتري بو باسي مصحفة كيدك هرمابوه باشويش هرمايا حتى لصالي 1310 هجري يعني تقريبا ذكا 150 سالك بيج استا 132 سال لمسجد أموي أو مصحف هرماب وبلام سوتانة جورا بسر أوين دردهاتيا سوتايا لقر أو سوتاني دكري إيدي كش لقر غزواتي إيواهي دارين مثلا عراقي تتار برديتيانوا كتا أوزباكستان وأوانا تشقنت طبعا هندشيش او مصحفانا دكري ما بي استا وسردمي ما يعني دكري ما بيتن لبروي بلام كاتك استعمار داجركاري هات يكم شت دستي بسر او دسنو سشتانه داغرت زوري او شتشوي نواري او انا كتوا موزخانه كاني اوروباي كتو دستوان حتى لو اخيرش كامريكا عراقي قرت يكم شت كلويتسو لو بانقا كانت سولو داري مخطوطات بغداد هر تشتي مهم هبو مخطوطاتي هموي برد بتسن تياري ابي استا مايا يكلا مخطوطات كان كديترايتو مخطوطي بيرمنغهام مشهوره استا لبيرمنغهام كونترين هتا استا وكوشتش علمي فحصي لسكرابي كونترين مصحفه كما بيتن فحص كربوني هي لبو هموش تشيدتاني بكي 8 أوشتد لو بدر دخيتن 8 نوسي نكد لو بدر دخي فحص كربوني فحصك بالضبط نعرف لانا السال مدة شي دات دليل أو شتا لو سردمه أو أنت صالة بيج استان نسرع لفحص كربوني أو بدر كتيا دليل 568 تا 635 ميلادي نسرع أو مصحفة بيغمر صلى الله عليه وسلم بخوي ل 570 لدايق وانيا لپاش 10 سالي وحي لواتي لپاش 6 سالي وفاتي كردي اذا كانت 6 سالي يعني تقريبا فتره بيغمبر صلى الله عليه وسلم لشصته ديتا شصته سيودوبوا كانت على الاكثر لزمن بيغمبر صلى الله عليه وسلم نسرع يعني او دريتن لا ندوركي وقري دكا 6 سال باشي وفاتي بيغمبر صلى الله عليه وسلم اوش او رسمي اما لغير ما عندنا او رسمك اي او مخطوطيه وقت خوي او ها نسرعه فتحه وكسره واواني تيدان بوا او بابي توازب لهم قوب زانشي لزاي او صورتك مريم او كافو كوتاي كافو سيتاي بلى صورتي كهفه او سنختي لك على باش ختا كان صورتي طه كهفه او باش ان شاء الله دخيلينه نازم استاكات ما تواب بلا اوش بكورتي باز بكين رسمي اما كدرين رسمي قراني يعني رسمي مصحف يعني رسمي عثماني يعني تيا ابي شوازي املاي نسينوي استاعتو مثلا القران اذا بيني عندك شويه نسرا بئس ما بئس لغير ما يلك رايتوا عندك شيء بيكو نسندرا على مثلا او هكرايا
يان شوێنی وا هەیە إن فرعون علا في الأرض أو أكرا لو فعل لو حرف جرى أو الصحابة بخويان باجتهاد خويان لسر رأي بقوة ولو هندك دارين أوش بوحي بوبيوم صلى الله عليه وسلم فرمويتي بلام أو رأي ضعيفة قوتيتي أجر تخين دوارينا وقوتيتي أو حرفي أو هادريش كانوا أو هاليب كان بلا أو ضعيفة بلام صحابة بشار زايان لبيغمبر صلى الله عليه وسلم كشار زابو ينكو خين درايتو كو هاتيا اجتهاد يعني كرديا لوي أو خينوي لنوسيني تطبيق كان مثلا مالك يوم الدين كنسرايته ولا مصحف إمام عثمان ألفي مالشي نكراه ميم لام كاف كرايا الفك بمقصوري بكي دبيت مالكية قراءة كي تكزي دبيتها ملكية يعني هول عند قراءة صحيحة كان لنا أو رسمي زيب كانوا أو الرسمة ما دام صحابها مو إجماعيا لسر هي وأمة لباشوي إجماعي لسر هي قران كاري ودسكاري كردني لسر رأي بقوة زانان زائزنية يعني أتو وكو قرآن بنسيو بالرسمة شيديكا چونکە دەبیتە هۆی تێکەربوونی قورئانێ ئەوزە طبعا پێشتر بەبێ نقاط بووە ئەوەل جار ئەبوو ئەسوەدی دوئلی لە زمانی ئیمامی عەلی یان لە پاشەویش لە زمانی ئیمامی معاویە ئەوەل کەس ئەو هەولیدایە لە بۆ ئەوی نقطەی لە بۆ قورئانێ پەیدا بکە ئەویش کاتێک جێی لێ بووە یەکێک سوورەتی تەوبە خوێنتەوە إن الله بريء من المشركين ورسوله کە بەخۆی وەڕەسوول وەخوای گەورە پێغەمبەرەکەی لە مشریکان بەرینە دەرێکە خیندیەوە بە جەڕی لامی لامەکەی کەسر کرد و گوتی وەڕەسوولی کە ئەوە معنایەکەی سەر دەگۆڕی بەری بووە لە پێغەمبەری صلی الله علیه وسلم دەرێ ئەبوو ئەسوەد زۆر ئەوە بوو گوتی دەبیشتە چی بکەم کەوە خەڵک خاستن ئەوانەی کەوە تازە هاتینە لە غەیری قوڕەیشیەکان خەڵکێک لە غەیری عەرەب هاتیتە ناو ئیسلامەتی ئەو غەڵەتانە نەکەن ئەو هاتیە چی کردیە ئێستا مەرحەلەکان ئەوە دەکەن ئەو هاتیە بە نوقتە فەتحە و کەسرە و شەدەی دیاری کردی ها مەرحەلەی یەکەم لە ڕسمەکەی دیارە بسم الله الرحمن الرحیم هیچی لەسەر نییە ئەوە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەرحەلەی دووەم مەرحەلەی ئەبوو ئەسوەدی دوئلیە کە نقطەچی لە خوارێ کردیە لە بۆ بائی لە بۆ کەسرەش هەر نقطە بووە لە خوارێ ئەو های کردیە لە بۆ شەدەی هەر نقطە بووە یعنی بەس خاڵی دانایە لەوەی کابرا بزانیتن ئەو شتانەی تێدایە لە بۆ فەتحەی هەر نقطە بووە لە سەرێ کردیە والله لێرە لە جێی شەدەش کرا لە دووەم فعلا ئەوی باز دەکەن کەسرە و فەتحە و دەرێ فەلفەت نقطە نییە نقطەی نییە نقطەکە فەتحە و کەسرە و ضەمەیە نەک نقطەی نون و ئەوانە چونکە ئەو نقطەیە زۆر بە تاخیری پێیا بوو ئەوە لۆ زۆر تەمبەڵان بوو بەڵام فەتحە و کەسرە مشکلەی پێیا دەکرد چۆنیەتی خوێندنەوەی دوایە لە پاشەوی سەردەمی خەلیلی فەراهیدی کە یەک لە زانایانی نەحوە زانایەکی گەورەیە ئەو فەتحەی ئەو شێوەی پێیا کرد ئەو شکل لە مستەتیلەی فەتحەی ئێستا و کەسرەی ئێستا و ضەممە واروها تەنوین ئەوجا لە پاشان بەرەبەرە شێوازی شەددە و سکون و زەناتی هەتا ئەو سەردەمەش هەرەوە بوو یعنی جوانکاری و ئەوەی تێداکرایە لە بۆی ئاسان بی کەوا بنووسرێتەوە طبعا لە سەرەتایەکانی لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموو بووی جەرید القورئان یان هیچ شتێک لەگەر قورئانێ مەنووسن هەتا عولەمایەکان پێیان باش نەبوو ئەو شتانەش بنووسن دەیانگوت قورئان کو هاتیە نابی هیچی لەگە بنووسی بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوبەر چ وای فەرموو بوو لەبەرەوەی تێکەڵ نەبی لەگەر غەیری بی سەحابەک حەدیثەکی بنووسی یان کەلیمەکی ڕوونکردنەوە بنووسی مەسەڵەن دەکرێت کابرا شتێکی خۆی هەیە مصحفەکی شەرحەکی لەسەری بنووسی سبەینێ ئەوە ئەگەر ئی سەحابەی بی خەتەر دروست دەبی لەو ئومەتی پاشی خۆی بەڵام ئێستا کە ئەو خەتەرە نەما کەواتە مەسەلەن ئەوەش ئەو بەڵگەی لێوەردەگرن حکم لەگەر عیلەتی دەگۆڕی مەسەلەن لەبەرەوەی عیلەتەکە نەما بەرەبەرە هەموو ئومەت هاتە سەر ئەو ڕەئیەی کێشەی تێدانی ئەو شتانە بکە یان بنووسی جوز و حیزب و ئەوانە لەبەرەوەی خەتەر لەسەر نەما وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين طه لا كهف